یانی شەقڵاوە خۆی بۆ یاریەکانی خولی پلەیەکی کوردستان ئامادە دەکات. یانەکە پاڵەوانی خولی پلەدۆکان بۆ ماوەیەکی کەمە دەستی بە مەشەکانی کردووە. یانەی شەقڵاوە ئامادەکاری دەکات بۆ یاریەکانی خولیانە پلەکەکان. لە ئێستادا لە نێو کەمپێکی مەشقی نێو خۆیدایە وەک دوایین ئامادەکاریەکان بۆ یاریەکانی وەرزەی خولەکە. ئەو ساڵ وەکو بە خۆتان دەزانن یانە وەرز شەقڵاوە لە زروفەکی مادی زۆر خراپدایە، بەڵام ئێمە وەکو ئیدارە لە ئاخر کۆبوونەوەمان بڕیارمان دەبەشداری بکەین ئەگەر چی هیچ پاڵپشتێکی داراییمان نییە. چەندین یاریزانی هەولێر و مەسیف و یانەکانی کوردستانمان هیناوەتە ڕێزەکانمان و یاریزانەکانی شەقڵاوەش ئەوانەی پار و پێرا لەگەڵمان بوون ئەوانیشمان لەگەڵ ماون و هەتا ئێستا پیشەگەرێکی ئێرانیشمان هیناوە ینی هیوامان وایە ئەو سار بتوانین ڕقەمەکی باش بین لە ناو خولی دەرەجەیەکی کوردستان و بتوانین بگەینەوە خولی نایابی کوردستان. یانەی شەقڵاوە بۆ ئەم وەرزە عەبدولقادر حوسێنی وەک ڕاهێنەر دەستنیشان کردووە بۆ ئەوەی ئەرچی ڕاهێنەراتی تیڤەکە بگرێتە ئەستۆ. لە کاتێکدا ئەو ڕاهێنەرە نزیکەی 6 ساڵە ئەرچی ڕاهێنەراتی هیچ تیپێکی وەرنەگرتووە. فترەی کەمە دەستمان بە مەشقان کردیا، کاتێکی کەمیشمان لە بەردەستی ئەو کاتە زۆرەمان لە بەردەستی نییە بتوانین، بەڵام بە هیمەتی یاریزانەکان و بە هیمەتی دەستی کارژێڕی ئینشاڵڵا ئەوەی لە تواناماندا بێتن بە باشترین شێوە بتوانین خۆمان ئامادە بکەین بۆ یاریەکانی خولی پلەیەکان. یانەی شەقڵاوە چەند گۆڕانکاریەکی لە پێکاتەکەیدا کردووە. 6 یاریزان یانەکەیان جێهێشتووە، 4 یاریزانی نوێ هێناوەتە ڕیزەکانی و 3 یاریزانی لە تیپی لاوانی سەرخستووە و بەنیازن لە چەند ڕۆژی داهاتوو 5 بۆ 6 یاریزانی تر بۆ پێکاتەکە زیاد بکەن، دوانیان پیشەگەری ئێرانی دەبن. ئەگەر لە یاریەکانی یەکەم و دووەم ئاسمانوەکو پێویست نەبی هۆکاری ئەوەیە کە تاقی دەستمان پێکەرەکەنا وەکو پارساڵ زۆر بە گەڕوتینتر و زۆر بەجددیتر ئیش لەسەر ئەوەکەن کە ڕقەمەشی ساب بینە و ساریش لە پلەیەکی کوردستان و بۆ ئەوەش یاریەکەن کە سەرکەویم بۆ یانایە. وا بڕیارە یاریەکانی خولیانە پلەکانی کوردستان لە 27 مانگە دەست پێ بکات. شەقڵاوە لە یەکەم یاری دەبێتە میوانی چەمچەماڵ و یەکەم یاری خۆشی لە بەردەم هاندەران و لە نێو یاریگای خۆی بەرامبەر ئاسو ئەنجام دەدات لە هەفتەی دووەم. یانەی شەقڵاوە پاڵەوانی وەرزی ڕابردووی خولیانە پلەدوەکانە. لەگەڵ ئەوەی درەنگ خۆی بۆ خولەکە ئامادە کردووە، بەڵام ئامانجی بوونە پاڵەوانە لە خولیانە پلەیەکان. ئەگەر ئەوەش نەبێت مسۆگەرکردنی بلیتێکی نایاب بۆ وەرزی داهاتوو. حوسێن محەممەد، کەناڵی پێام، شەقڵاوە.